دوای ئەوەی گروپێکی مافیایی بە ناوی ئاسایشی سلێمانیەوە هەڵدەکوتنە سەر ماڵی هاوڵاتیەک لە شاری سلێمانی و دەیڕفێنن بەرەو بەغداد. ڕۆژی هەینی ئاسایشی سلێمانی بە هاوکاری هێزە نیشتیمانیەکانی عێراق تۆمەتبارانی ڕووداوەکەی دەستگیر دەکەن کە یەکێک لە گیراوەکان برازای ڕفێنراوەکەیە. چیرۆکی ڕووداوەکە بەم شێوەیە بووە. دوای ئەوەی کاتژمێر چواری بەرە بەیانی سیانزەیە مانگا 4 کەس بە دەمامک و جلوبەرگی ئەمنیەوە و بە ناوی ئاسایشی سلێمانیەوە هەڵدەکوتنە سەر ماڵی یونس قادر و داوا دەکەن ناوبراو بە مەبەستی لێپرسینەوە ببرێتە ناوەندی لێکۆڵینەوەی هێزەکەیان لە شاری سلێمانی. لە بەرامبەردا یونس ئامادە نابێت داواکە جێبەجێ بکات و چەکدارەکان ئاندامانی خێزانەکە دەستگیر دەکەن و یونس بەرەو بەغداد بەڕێ دەکەن. دوای گەڕانەوەی یونس بۆ نێو خانەوادەکەی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ناوبراو ڕایگەیاند هیچ هێزێکی ئەمنی ئەویان ڕزگار نەکردووە و خۆی هۆکاری ئازادکردنەکەی بووە. وتیشی لە ئێستادا زانیوێتی برازاکەی یەکێکە لە گیراوەکان و دەستی لە پیلانی ڕفاندنەکەدا هەبووە. 4 چەکدار دەمچایان هەڵپێچا بوو بە چەک و هاتن وتیان ئێمە ئاسایشین هەڵسە تۆ ناوتەیە. وتمەگەر ئێوە ئاسایشن بووەوە دەمچاوتان هەڵپێچەکە هەوێتان ڕامیان کێشا و میلی هاوردیوەیتر هاوریانە ئەوڵەکە و دەماچێکیان دا سەرمە لە دوا شکایەترە خوێنان ڕۆیشت. ئێتر کە لە بچەمیان کرد و دەست و چاو هەمویان بەستەوەین من و دڵمیانە خوارەوە ناو سیارەکەی خۆم و ئێتر من ئاگام لە مناڵەکان نەبوو. ئەوانە نەو ژوورین کرد و سوا سیارەکەی خۆمیان کرد و سیارێکی لەگززم بوو لە گەراجەکە کەوتنە ڕێ ڕۆیشتنی تر نەمەزانی ئان بەرەوکێ ڕۆیشتن. منیش هەرچۆن بوو خۆم لە سیارەکە خستە خوارەوە و دووسێ کەسی عشایر هاتن و یەکسەر پەیوەندیان کرد بە ئەمنی وەتەنی و ئەمنی وەتەنی ئاگادار بوو لە وەزعەکە یەکسەر وتیانەوەیان گیران یەکسەر کە منیانین کرد وتیان خەمت نەبێ ئەوانەی کە تویانین کردووە گیریانە. ئیترەوە بوو من شامل بۆ دایرە و ئیتر جەماعەتی ئاسایش گەیشتنە ئەمنی وەتەنی دیالە و ئەوانیان هێناوە و منشان هێناوە و لەگەڵ سیارە و سیارەکانی ئەوانیش بۆ پارە هەر بۆ پارە بەڵێ کەسێکیان برازای خۆم. دوێنێ پێنجشەمە سیانزەیدا تقریبا 40 دقەیە پێش بانگیبانی نزیک سەعات 4 ئەڵێ کاتێ چاومان کردوتەوە دووسێ کەس بەسەر سەرمان بوون لە ژووری خەوتنەکەیانە دەرگایان شکاندە و چوونەتە ژوورەوە ڕاستەوخۆ. ئیتر دەسوقاچی خۆی و خێزانی و کچووکڕەکەیان بەستۆتەوە و پارەتان لەکوایە قاسی شاراوەتان لەکوایە ئەمانشان وەڵا قاسی شاراوەمان نییە و ئەمانە عەزیەتیان داون لە ئەنجامە گەڕاون هەرچی پارە ئاڵتونیان دەستکەوتووە بردوویانە و ساعات تقریبا نزیکە نیم ساعت تا 40 دقیقە لە ماڵیان نبوون نزیکە نیم ساعت زیاتر تەفتیشێکی وردی ماڵیان کردووە بە گوێرەی کامیرەکانی دراوسێیان طبعا کامیرەکانیان خۆیان شکان و بردویانە جیهازی کامیرەی ماڵەوە و دوای ئەوە پیاوەکەیش کە یونسی ناوە دەسوقاچی خۆیان بەستۆتە و سیارەیەکی لێکسزی هەیە لە گەراجەکەی خوارەوەی خستوانتە ناو سیارەکەی خۆی و ئەوانەیەک سیارەیان پێ بووە بە هەردوو سیارەکە بردویانە و کەسوکاری ڕفێنراوەکە نیگەرانی خۆیان لە لاوازی خاڵی پشکنینی هێز و باسگەکان ناشارنەوە بەو پێی چەکدارەکان سنووری هەرێمی کوردستانیان تێپەڕاندووە بەڵام هیچ دەستگایەک نەیتوانیوە ئەو پیلانە ئاشکرا بکات. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی